پێشکەوتنەوە چی بووە بۆی کە پێشتر لە ئیدارەی سووران نەبووە و هەوڵ دەدەین سود لەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە گرنگی ئەم جۆرە کۆنفرانسانە لە چەند خاڵێکدا خۆی دەبینێتەوە. یەکەمین بەرچاوڕوونیەکمان دەداتێ لەسەر ئەوەی کە لە ڕابردوو کراوە و هەروەها ئەو پلانانەی کە دەکرێت و هەروەها وەکو بڵێ دڵنیاییەکت دەداتێ کە تا چە ئاستێک تەندروستی ئێمە تەندروستی کۆمەڵگاکەمان لە چە ئاستێکی ینی پارێزگاری لێکردندایە بەڕاستی ئەوە گرنگە ئێمە بتوانین پێ لەسەر ئەو کەم و کوڕیانە دابنین کە بتوانین پڕیان بکەینەوە و بتوانین بە شێوازێک لە شێوازەکان ئەم کەم و کوڕیانە جێبەجێ بکەین. ئێمە لە خاڵی یەکەم لە شێرپەنجۆ دەست پێ دەکەین کە ئەوانە دەبێت زۆر گرنگیان پێ بدرێ بەڕاستی. من زۆر تەرکیز لەسەر ئەو خاڵە دەکەم زیادبوونی بەکارهێنانی ڤەیپ و نێرگەلە و جگەرە و خواردنەوە کحولیەکان و تێکچوونی شێوازی ژیان و خواردنی ناتەندروست و کەمبوونی جوڵا کەمبوونی وەرزش ئەمانە هەمووی هۆکارن بۆ نەخۆشیە مەترسیدارەکان لەسەروی هەمویانەوە شێرپەنجە دوا بە دوای ئەوە نەخۆشیەکانی دڵ و بۆڕیەکانی هەناسە و بۆڕیەکانی خوێن و ڕێڕەوی هەناسە ئەمانە زۆر گرنگن کەوە گرنجیان پێ بدرێ و تیشتیان بخرێتە سەر و یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە چۆن بتوانین ڕێگری بکەین لە هەر ئەوە نییە تۆ چارەسەر بۆ نەخۆشیەکان بکەین چۆن بتوانین ڕێگری بکەین لەو نەخۆشیانە کە مەترسیدارن بۆ سەر کۆمەڵگا. خۆی نەخۆشیەکان زۆرن بەڵام یەک شتمان لەبیر کرد نەخۆشیەکانی نەخۆشیە گوێزراوەکان نەخۆشیەکانی ڕێڕەوی هەناسە و نەخۆشیەکانی ڕێڕەوی هەرسکردن و ئەوانە ژێچێکە لەو نەخۆشانەی کە بەربڵاون. بێگومان نەخۆشیە بەربڵاوەکان لەم دەڤرە نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی هەناسە ئەمانە لە دیارترین نەخۆشیە بەربڵاوەکانن کە خۆشبەختانەوە هێدی کاری لەسەر دەکرێت یەکەی تایبەتی بۆ دەکرێتەوە و بتوانین بە تایبەت چارەسەریان بکرێت و سکرین بکرێت زۆر گرنگە پێشوەختە دەستنیشان بکرێن و هەنگاوەکانی چارەسەرکردن بگرێتە بەر. نەخۆشیەکانی ترکەوە ئەتوان ڕێگەلێ بۆ نەخۆشیە ڤایرۆسەکانی ئایدز و نەخۆشیەکانی ئەوکردنی جگەری بەتابەت جۆری VOC. ئەگەر سەیر ڕێژەی پشتگیریەکان بکەین ئەتوانین بڵێن ڕێژەی هاوسەرگیری ئەتوان بخەم دەبێت چونکە ئەمە وەکو ڕێژەی ئەو کەسانی کەوا سەردانێک هەردوو کەسەکە ئەگرێتەوە ئافرەتەکە و ئەو پیاوە کەچەند بەستی هاوسەرگیری واتە تەقریبان ڕێژەی هاوسەرگیری لە ماوەی ئەو ساڵێ ئەتوان بخەم دەبێت بە 1730 هاوسەرگیری دەستنی لەسەر بەخۆی سۆران. زۆر باش تا ئێستا داگیر کراوە و هاوڵاتیان ئێستا بە ڕێژەی کەمتر سەرزانی لەرەوەی ئیدان بۆ دابنێتن و پێشنیاری گونجاویان بۆ دابنێتن بۆ ئەوەی ئێمە هەم لە ئیدارەی سەر بەخۆی سۆران کەم کوڕیانە بکەین کە تا ئێستا نەکراون و چێژی بەرچاوی هاوڵاتیانی ئەو دەبەرە بکەن بەڵام بە دڵنیاییەوە ئێمە ژمارەی میلاک لە دەڤەری سۆرانێ سەش لە داتاکان دیتمان 2770 هەندەکە بەڕاستی کەمە لە ئەو هەموو نەخۆشخانە و بووکە تەندروستیە و 6 قەزا و ئەو هەموو ناحیە و شوێن و گوندانە و دەڤەرێکە دەڤەری گەشتیاریە دەڤەرێکی بازرگانیە ڕێگای بازرگانی گشتیە و هەندێک جار بەڕاستی کێشە و گرفتی ئەمنی و سیاسیش لەم سنوورانە هەیە بۆیە بە دڵنیاییەوە پێویستی بە ژمارەی زیاتری کارمەندی تەندروستیە تەنانەت پزیشکانیش بەڵام من دەمەوێت پێ بڵێم وەکو سەرەتایەک 100 بەڕێز کارمەندی تەندروستی بڕیاردراوە بۆیان دادەمەزرێت بەڵام ئێمە لە داهاتوودا بە دڵنیاییەوە تموحی ئێمە لەگەڵ ئەنجومەنی ڕاژەش داوامان کردو زیاترە چونکە ئێمە لە زۆر شوێن لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر خۆبەخش بەڕێوەی دەبەن خۆبەخش یارمەتیمان بوونە بۆیە بە دڵنیاییەوە لەگەڵ باشبوونی باری ئابووری لە هەرێمی کوردستان و جێگیربوونی باری ئابووری بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان تەقسیری ناکات. بەڵام لەگەڵ بوونی هەموو شتێکشە کە من چاودێری هەیە بەس لەو بابەتانە ئەگەر بچیتە سەندیکای پزیشکانی دەرمانسازان بە نمونە کە خۆیان مۆڵەتی کارکردنی دەرمانخانەکانەدەن کە ئێستا ئیش لە ڕێخستنەوەیە هەمویان ئەگەر هاوڵاتێکە بە من نەڵێ شکاتێک نەکە نەڵێ لێرە نرخەکەی بۆ لێ نرخەکەی تۆ کە سەردانیەکەی بن ئێمە لیژنەی تایبەتمانە بە دوای نیوەڕوان خۆمان مؤسساتی حکوومەت دەموو شوێنێکێک ڕزگاری نۆرینگەی ملی کلینکی ڕاوێژکارەکان و چی لیژنەی تایبەتمان بۆ دروست کردووە لە هەموو شارەکانە خۆمانە چی سەردانیانەکەین بۆی چکە ئێمە نرخێکمان داناوە ناتوانین لە سادەی
خێزیاتر بخاتە سەر لەسەر ئەو بابەتەوە بێ بەڵام تۆ بۆ ئەو هەموو دەرمانخانانەی کە هەیە کە مۆڵەتەکەی لە سندیکایە ئێمە ڕاستە چاودێرین بە هەموو خزمەتگوزاری تەندروستی تشکشتی بێت تایبەت بێ من ئەگەر هاوڵاتێکە شکات عریزێ بنووسێ نایزانم لەگەڵ ئەوەش ئێمە چی ماکڕۆ بەرنامەی نوێمان هەیە پەیڕۆمان ناردۆتە ڕەشنووسین ئەرجومەنی وەزیران لەبەر یاسا ناتوانین هەموارکەینەوە لە پێڕەوە کارەکەی لەسەرەوەی کە ڕێساوی ڕێنمایی تازە دەرچێت کەتی گشتی تایبەت ڕێگەخینەوە بۆ بابەتە